ئیسرائیل لە ئامادە باشیدایە، ئێرانیش بەڵێنی تۆڵەسەندنەوە دەدات، جیهانیش چاودێری جوڵەی هەردوو لەو کاردانەوەی تاران دەکات. حکومەتی ئیسرائیل سوپاکەی خستووەتە حاڵەتی ئامادە باشیەوە، هەرچی ئێرانە گوڕی خواردووەتەوە و هەڕەشەی تۆڵەکردنەوە لەو هێرشەی ئیسرائیل دەدات کە کردیە سەر کونسوڵخانەی تاران لە دیمەشق و لە ئاکامیدا 16 کەس کوژران، لە ناویاندا ژمارەیەک فەرماندەی سوپای پازاران هەبوون. بۆ خۆ ئامادەکردن نەتەنیاهۆ فڕۆکەوانە یەدەگەکانی هێزی ئاسمانی بانگ کردووەتەوە، مۆڵەتی سەربازانی سوپاکەی هەڵپەساردووە، هەروەها سیستمی تەشویشی لەسەر هەموو بنکە سەربازیەکانی بەگەڕ خستووە. لەگەڵ هەموو ئەمانەدا قەدەغی هاتچووی سەپاندووە بەسەر ناوەندە ئەمنی و سەربازیەکاندا. لە وڵاتانی جیهانیشدا ئیسرائیل باڵیۆزخانە و کوسوڵخانەکانی چۆڵ کردووە. وێڕای ئامادەباشیەکان نەتەنیاهۆ دوای سەرۆکایەتی کۆبوونەوەی ئەنجومەنی جەنگ لە پەیامێکی ڤیدیۆیدا ڕایگەیاند ماوەی چەندین ساڵە ئێران ڕاستەخۆیان لە ڕێگەی بریکارەکانیەوە لە دژمان کار دەکات، بۆیە ئێمە دژی ئێران و بریکارەکانی لە حاڵەتی هێرش و بەرگریکردندا کار دەکەین، دەشدانین چۆن بەرگری لە خۆمان بکەین. ئێمە پرەسیبێکی سادەمان هەیە، کرۆکەکەی ئەوەیە ئەوەی ئازارمان بدات یان پلان دابنێت بۆ ئازاردانمان ئازاری دەدەین. کەناڵی فۆکس نیوز بڵاوی کردەوە دەستگای هەواڵگری ناوەندی ئەمریکا ناسراو بە CIA بەرپرسانی ئیسرائیلیان ئاگادار کردووەتەوە ئێران لە 48 کاتژمێردا هێرشی پێچەوانە دەکات. زانیاری هەواڵگریەکان ئاماژە بۆ دەکەن ئێران لە ڕێگەی ژمارەیەکی زۆر درۆنەوە لەگەڵ ژمارەیەک موشکی بالیستی هێرش دەکات سەر چەند خاڵێکی استراتیژی. ڕۆژنامەی ئەحتیمادی ئێرانی بڵاوی کردووەتەوە هیچ دەرفەتێک لە بەردەم تاراندانیە جگە لە کاردانەوە و هێرشکردنە سەر خاڵی جیاجای ئیسرائیل بەبێ ئەوەی کاردانەوەکە بگاتە ئاستی شەڕێکی کراوە دژ بە ئیسرائیل. ئەمەش بەهۆی نەبوونی سنووری هاوبەش لە نێوان هەردوو وڵات و هەبوونی وڵاتێکی دیکە لە نێوان ئێران و ئیسرائیلدا. ئاژانسی ڕۆیتەرز لە زاری بەرپرسانی سەربازی ئەمریکا بڵاوی کردووەتەوە پنتاگۆن بە وردی و لە نزیکەوە چاودێری دۆخەکە دەکات تا بزانێت ئایا گروپە هاوپەیمانەکانی ئێران وەک ڕابردوو لە عێراق و سووریا هێرش دەکەنە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا. شارەزایان لەو بڕوایەدان تاران هەوڵ دەدات نەکەوێتە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل. هاوکات حەسەن نەسڕوڵڵا ئەمینداری گشتی حیزبوڵڵای لوبنان ئامادەییدا بڕیوە یەکلایەنە ئەرکی بەرپەرزدانەوەی هێرشەکانی ئیسرائیل بگرێتە ئەستۆ. ئەگەر ئەوە ڕوو بدات لوبنان باجێکی قورسی ئەو شەڕە نابەرامبەرە لەگەڵ ئیسرائیل دەدات. شیکەرەوە خۆرە ئاواییەکان کۆکن لەسەرەوەی ئێران خوازیاری ڕوبەڕوونەوەی ڕاستەخۆنیە لەگەڵ ئیسرائیل، بەڵام لەژێر فشارێکی گەورەی ڕایگشتی ناوخۆیدایە. پرسیارەکە ئەوەیە ئایا ئێران ڕێساکانی کار و کاردانەوەی بەرامبەر بە ئیسرائیل دەشکێنێت و دەچێتە شەڕێکی کراوە یان بە پەرچەکردداری سروردار ڕازی دەبێت و لە بری تۆڵەسەندنەوە فرمێسک بۆ فەرماندە کوژراوەکانی دەڕێژێت و تەنیا شین دەگێڕێت.